إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. زۆرن ئەو بەڕێزانەی کە شکایەتی حاڵی خۆیان ئەکەن لە کەم ڕزقی و کەم کەسابەتی. دیارە ئینسانی موسڵمان لە بازاڕە زیرەکترینە. هەر کەس لەسەر هەر کار و ئیشێک کۆمەڵی یاسای زۆر تایبەت هەیە بۆی کار و کەسابەتی پڕبەرەکەت بێ. جلوبەرگی ئەم کەسە چۆنە، زمانی ئەم کەسە چۆنە، کاڵاکانی چۆن ڕیزەکە بۆ فرۆشتن، بە چ شێوازێ عەرزی شتەکانی خۆیەکە. هەموو ئەمانە کاریگەریان لەسەر ڕزقی تۆ هەیە. رب العالمین ڕزقی ئینسانەکانی لە لای خۆی هێشتوتەوە لە ئاسمان، بەڵام شێوازی کەسبەکەی خسۆتە دەستی ئینسان. چۆن کەسبی ڕزقەکەت ئەەکەی، چۆن پای ئەەکەی، بە چ شێوازێک، بە چ یاسایەک. یاسا زۆر زۆرە لەو بارە. جاری وا هەیە ڕزقت کەمە لەبەرەوەی زمانت جوان نییە لەگەڵ موشتەریەکانتە، پۆشاکەکانت دڕێک نییە، شێوازی ڕێکردنی دوکانەکەت و بازاڕەکەتت جوان نییە. ئەمە لە کرێکارێکەوە ئەیگرێتەوە هەتا هەر کەسێک لە هەر پلە و پۆست و جێگایەکا بێ کە کارەکان نەهات بەدەستەوە تەفتیشی حاڵی خۆت کە بزان لەکوێ خەلەلت هەیە چارەسەریکە. ئەمڕۆ لە خزمەتانە نامەوێت بەشە مادیەکە لە بەشی بازرگانیە باسکەم، ئەمەوێت بەشێکی معنەوی لە خزمەتانە باسکەم لەگەڵ ئەوانەی هەموو ئەو شتانە و تۆکمە کردووە هێشتا هەستەکەی ڕزق بە باشی بەدەستەوە نایە. کۆمەڵێ کلیل هەن. ئەم کلیلانە زۆر دەرگای کوێری ژیانی ئینسان ئەکەنەوە. یەکێک لە دەرگای کوێرەکانیش بریتێ لە ڕزق سواری ئینسان بەم دەرگایانە و بەم کلیلانە ئەکرێنەوە. پیاوێک هاتە خزمەت حەسەنی بەسری. حەسەنی بەسریێکە لە پیاوە وەلیە زۆر گەورەکان لە ساڵی 21 هیجری لەدایک بوو، لە ساڵی 110 هیجری وەفاتی کردووە. لە مەسەلەی خواناسی و دینداری و تەسکیە و تەربیەیە وەکو قوتبی تەسکیە و تەربیە ئەو هایە. لە تابعینە دیارترین کەسێک کە باسەکانی تەسکیە و تەربیە کردوێ ئەوە. ئەفەرمێ پیاوێک هاتە خزمەتی، وتی ئەی هاوار دوعایکی خێرمان بۆ بکە، زۆرمان بۆ هاتووە، باران نابارێ، مەڕ و ماڵاتمان هەمووی خەریکە ئەمرێ، دەغڵ و دارمان هەمووی وشک بوو. فەرمووی بڕۆ ئیستیغفاری زۆر کە، ئەستەغفیرڵڵای زۆر کە. کەسێک تر هات وتی وەڵڵی خەڵک هەمووی خەریکی کار و کەسابەتە، من هەرچی ئەەکەم هەر فەقیرم، لەوان زیاتر ڕائەکەم و هەر ئەو حاجانەی خۆم جێبەجێ ناکەم. فەرمووی بڕۆ ئیستیغفار کە و تەوبە بکە و ئەستەغفیرڵڵای زۆر کە. کەسێک تر هات وتی مناڵمان نابێ، وتی ئیستیغفار کە و ئەستەغفیرڵڵا کە. کەسێک هات وتی وەڵڵی هەر سوبحان الله کچم ئەبێ کوڕم نابێ، وتی بڕۆ ئەستەغفیرڵڵا کە. ئەوانەی کە لە خزمەتیا دانیشتبوون وتیان ئەی حەسەن هەچ کەس هاتەوە وتی ئەستەغفیرڵڵا بکە. فەرمووی نتان بینیوە رب العالمین لە قورئانە ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم أنهارا. نوح عليه السلام ئەفەرمێ بە قەومەکەم وتووە ئیستیغفاری زۆر کەن کورە ئەو لێ خۆش بێ و لێمان ئەبورێ. ئەگەر ئیستیغفاری زۆر کەن
ئاسمان بارانی خۆیتان بۆ ئەبارێنێ، ڕەب العالەمین ماڵ و سەرۆت و سامان و ئەولادی زۆرتان ئەداتێ، ڕووبارەکانتان بۆ ئەتەقێنێ لە بن پێتانە. واتە کلیلی یەکەم بۆ تۆ لە ڕزق سواریتە لە ڕووی معنەویەوە بریتە لەوەی کە ئەستەغفیرڵڵای زۆرکەی بیکە بە پشکێک لە حیاتی خۆت لە ژیانی خۆت. طبعا ئێمە دوو جۆر عیبادەتمان هەیە، عیباداتێکمان هەیە مقەیەدە، عیبادەتێکمان هەیە مطلقە. عیبادەتی مطلق بە حیاتی بدعی تێ ناکرێت. بە نمونە عیبادەتی مقەیەد پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەمری پێکردوین لە دوای نوێژەکان 33 جار بڵێ سبحان الله. تۆ ناتوانانی بڵێ 34 جار ئەڵێم، ئەبێتە بدعەت. بەڵام عیبادەتی مطلق مەیلی خۆتە چەندێک ئەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشدا هاتووە هەموو ڕۆژێ 70 تا 100 جار ئەستەغفیرڵڵای کردووە. تۆ 2000 بکە، تۆ 10000 کە، تۆ 100,000 کە، ئەوە ناکاتە بدعەت. عیبادەتی مطلقە بە مەیلی خۆت چەندێک ئەکەی. پشکێ لە ئیستیغفار لە لای تۆ لە ناو دوکان و لە ناو کارتا ئەبێ، لە ناو ئیشەکەتە ئەستەغفیرڵڵای زۆر کە. گوناهی عصیانێک هەیە کە ئەبێتە مانیعی ڕزقی تۆ بە ئەستەغفیرڵڵای زۆر دەرگاکانی ئاسمان بەسەر خۆتا بکەرەوە. ئەوە کلیلی یەکەمت. کلیلی دووەم هەتا بۆت کرا خۆت لە گوناه بپارێزە. ئێمە دینی پیرۆزی ئیسلام دینێکی واقعیە. بە تۆ ناڵێ گوناه مەکە، گوناهت کرد تەواو، نەزەڕت کرد چاوی خۆت کوێرکە، نە، بەڵام دەرگایەکی بۆ کردویتەوە هەتا بۆت ئەکرێ لە گوناه خۆتە پارێزی. کە کەوتیتە ناو گوناهەوە دەرگای ئیستیغفارە بۆ کراوە تۆ ئەستەغفیرڵڵا ئەکەی. یەک وەلی نییە لە ئەولیای خوا گوناهی نەکردبێ، ئەوە پێغەمبەرانن عەلەیهیمو سەڵات وەسەلام مەعسوومن. ئێمە هەموومان گوناهەکەین. کەسێکی موسڵمان ئەگری، مەلایەک ئەگری، وەلیەک ئەگری، شێخێک ئەگری، مەسئولی ئیسلامیەک ئەگری، هەمووی گوناهەکە. بەڵام گرنگ ئەوەیە تۆ ڕێگەی بەرماڵە ورد نەکردبێ. بۆیە تەقوای ڕەب العالەمین بریتێ لەوەی ئینسان چەنێ پێی کرا لە گوناهەکان خۆی بجێڕێتەوە، خۆی بپارێزێت. ڕزق سوارە تەفتیشی خۆت کە بزانە گوناهێکت هەیە. ئێمە زۆر کاتوا ئەزانین گوناه تەنها ئەوەیە لەسەر زمان و لە کردەوە، بێجارێ لە دڵتا تەفتیشی دڵێکە، لەوە چێ بەخالەتە هەبێ، لەوە چێ حەسوود بی، بەهۆی ئەوە ڕزق نەماوە. تەقوای ڕەب العالەمین تەبێ لەو گوناهانەی کە هەتە ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. لە شوێنانێکە کە خۆت گومان نابێ ئەوێ مەستەری ڕزقی تۆ بێ و سەرچاوی ڕزق بێ، لێوە ڕزقت ئەدا. زۆر پشت بە ڕەب العالەمین ببەسە، کارەکان مەخەرەوە دەستی خۆت. مرۆڤ صفەتێکی زۆر پیس و گەندی هەیە. ئەگەر ئیشێکی خراپی کرد خۆی ئەشارێتەوە، ئەڵێ قەدەری خواوە و توش بووم. ئەگەر ئیشی باشی کرد ئەڵێ خۆم کردم، قەت نەڵێ خۆم کردم. لە کاسپیا زیرەک بووی، پارەت پێیا کرد، توانیت، مەڵێ خۆم کردم. پشتە بەخوای خۆت قایم کە. ئەوە ڕەب العالەمین صاحبی هەموو ڕزقەکان دەرگایەکی بۆ تۆ کردوەوە، واڵا کردووە. بۆیە ئەبێ زۆر ئاگامان لە خاڵی پشتبەستن بێ بە ڕەب العالەمین. دیقەت بدە ڕەب العالەمین لە کەونا زۆر شتی پیشانی ئێمە داوە. مێرولەی پیشانی ئێمە داوە کە شت خەز نەکا، کۆ ئەکاتەوە، ماڵەکەی پڕپڕ ئەکا، بەشی 2 ساڵ خەز نەکە. تەیریشی پیشان داوێن، هیچ شتێکی نییە، ڕوت و ڕەجاڵ بەو بەربارانەوە، هەردووکشیان هەر ژیان ئەگوزەرێن، ئەڕۆن. پێغەمبەرجان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لو أنكم تتوكلون على الله حق توكله، أجر تواو بشتان بخوا قائم كردبه لرزقكم كما يرزق الطير، بخوا أو طيرة بو بربارانوا ببيع ويشتيكي خزن كردبه، لكاتي بفرة لكاتي بار رزقي أدا إيوش أو رزقتا بلام أجاتن ليبه تغدو خماصا وتروح بطانا. إلا أبي شوينة كي خوي بجيبي الله نابي لشويني خويا بمينته وتم مليكا أروا بسر زوي خويا أجره خوي جوره بشي خوي بشكي خوي بيع عطاءك وإيدات زورنا وأجلانه هيش خزناك تنها طيرنية بيركروا ميشوليك يتو أروا جزري حياتي خوي طاوك شتيكش خزناك هر أويك إخواتو طاوبه بويا أجر بشت برب العالمين قايم كرت كومله دروازي خيري زور جوره بوتو أكريتو یەکێک لەو شتانەی بەرەکەتی کاسبی تۆ ناهێڵێ بیدەیتە دەستی خۆت من ئاوام کرد من ئاوا کاسبیم کرد مەڵێ من بڵێ خوا ئێرشادی کردم پشت بەو ببەسە ئەچیتە ناو دوکانەکەت ئەچێ سەر کارەکەت کرێکارێکی لەسەر ئیشەکەی خۆت وەستایەکی کارێکی جوان جێبەجێ ئەەکەی هەموو کاتێک یا ئیلاهی سوپاس ئەەکەم کە من فێری ئەم مهنە کرد پشتم بە تۆ قایمە یا ئیلاهی لەحزەیەک هەموو ماڵەکەت ئەڕوا سیحەتت ئەڕوا لەشتاغیت ئەڕوا
هیچ بەدەسەوە نامێنێ بۆیە هەمیشە ئەبێ پشتێ بە ڕەب العالەمین زۆر قایم کردبێ. پرسیاریان کرد لە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ، وتیان لە ناو جۆرەکانی کار و کەسابەتە کامیان باشترە؟ زەراعەت باشترە، سەناعەت باشترە، تیجارەت باشترە، کامە باشترە؟ فەرمووی لە ناو هەر هەموویانە ئەحسن و ئەفضل وسیلة لطلب الرزق التوكل على الله، باشترین و چاکترین وسیلە بۆ ئەوەی ڕزقت دەستکەوە ئەوەی پشت بەخوا قایم کەی جارێ. کاری دڵت، کاری معنەوی کەسابەتت جوان کە. زۆر گرنگە لەسەر ئیشەکەت، لەسەر کارەکەت چی ئەەکەی بکە. تۆی کەسی موسڵمان ئازاترینی لە بازاڕە، نابێت تەمەڵبی بهێڵی پارە بکەوێتە دەست کەسی تر. ئەوێ پارە لە چنگی موسڵمانە بێ، جەنگ ئەبێ لەسەر دینارێک کردبێتە لە بازاڕە. بەڵام ئاگەر لێبێ تەفەڕغ لعیبادەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێک کە ئەفەرمێ خۆت یەکلا کەرەوە بۆ عەبدایەتی من. تەفەڕغ یعنی خۆت خاڵی کەرەوە بۆ عەبدایەتی من، خۆت خاڵی کەرەوە. ئەملە صەدرەکە غینەن، دڵە پڕ ئەکەم لە دەوڵەمەنی. وأسد فقرك، فقيرەکان هەمووی جێبەجێکم بۆت پڕەکەمەوە، فەقیریت نامێنێ. علەما فەرمووت چۆن یعنی تەفەڕغ لعیبادەتی بێم لە مزگەوتە بەس نوێژکەم کاسبی نەکەم، ئەمە ئیشی موسڵمان نییە. کاری موسڵمان لە ناو بازاڕایە، بەڵام تەفەڕغ لعیبادەتی. یاسایەک هەیە زۆر گرنگە. رجل قلبه معلق بالمساجد، کەسێک لە ناو مزگەوتە دڵی خۆی هەڵواسیوە، کەسێک لە بازاڕە دڵی خۆی هەڵواسیوە. لە ساحەی مەحشەرە ئەوانەی لەژێر عەرشی ڕەب العالەمینان، یەکێکیان بریتیە لە کەسێک کە دڵی لە مزگەوتە هەڵواسیوە. واتە کە لە بازاڕە کار و کەسابەتەکە زیهن و مێشک و دڵی لای نوێژی جەماعەتێتی، نەک بەعەکسەوە لە ناو نوێژی جەماعەتە تۆ دڵە لە دەرەوە بێ لە ناو بازاڕات. ئەم دوو شتە بێ لە یەککەینەوە کە هاتیت ئەو پەڕی خەریکی کەسابەت بە، گەرمەی کەسابەتە بێت، جەنگ لەسەر دینارێکە لە بازاڕە، کاتی نوێژت تەفەڕغ لعیبادەتی. وەرە دڵی خۆت پڕکە لە دەوڵەمەندی، وەرە لە نوێژەکەتا بەس خواناسی خۆت کە. لە دوای ئەمە تۆ حڕی بچۆرەوە ناو بازار بە گەرم و گوڕی و ئازایەتی. نیوەی نوێژەکەت خەریکی بازار مەبە، لە بازاڕە هۆشت لە ناو نوێژەکەت بێ. ئەمەی کە هەیە لە کار و کەسابەتە لە بازاڕە، ئەگەر بێت و تەفەڕغکەی بۆ عەبدایەتی، زۆر کاری گەورە و زۆر فەقری گەورەت هەیە، زۆر بەرەکەتی تایبەت و معنەوی هەیە لە ناو کار و کەسابەتی تۆیە دروست ئەبێ. ئەی ئەگەر وئین لەم تەفعەل، ئەگەر ئەمەت نەکرد، ئەملە صەدرەکە شوغلەن، سنگت پڕەکەم لە مەشغوڵی، مێشکت مشەوەشە، دڵە مشەوەشە، ئاگەر لە خۆن لە نوێژیشە تۆ بیری لە بازاڕ و هیچیشی بەحیج نابێ. وەلەم ئەسد فەقرەک، ئەفەرمێ فەقیریەتەکەت بۆ پڕ ناکەمەوە، هەر بەو دامای قوربەسەری ئەمێنیتەوە. کەوا بوو گرنگە کەسی موسڵمان شێری ناو بازاڕە، شێری ناو نوێژەکانێتی. کاتی هاتە ناو نوێژ ئەزانێت چۆن تاعەتەکە، ئەزانێت چۆن عەبدایەتیەکە. دڵی کار و کەسابەتی هەمووی فڕێ ئەدا لە دەرەوەی قەراخی مزگەوت و بە ساغی و سافیەتە ناو مزگەوت. ئەزان ئێمە لە بەشی نوێژەکانمان ئەبڕین بۆ دنیامان و بۆ فکری خۆمان مەشغوڵ کردو، وڵات چۆن ڕزقم چۆن شێوازێک بێ. ئەسمەعی ئەفەرمێ چوومە ناو شارێکەوە، زوو هەور ئەهاتە سەر شارەکە، خەڵک دەستیان ئەکرد بە گریان لە خۆشیە، بارانیش نەئەباری. ئەڵێ سێرم ئەکرد، جارێن نییە، دوان نییە، سیان نییە. ئەڵێتم یا ئیلاهی ئەم خەڵکە بێت چی کردبێ ئاوا؟ ئەڵێ چاڵێکم بینی، سێرەکەم پیرەژنێک هات خۆی خستەنەوە ئەم چاڵەوە. ئەڵێ وتی خوایە بەخوا ئەزانم حەقم نییە بەسەر ئیشی تۆوە، هەور ئەهێنی هەور ناهێنی، چی ئەکەی چۆن ئەکەی، بەخوا ئەوە ئیشی من نییە، بەس بەخوا ئەزانم تۆ خۆ وعدەیە و ڕزقی ئەمە لەسەر تۆیە، بێ ڕزقمان مەکە یا ئیلاهی، ئەگەر لە ئاسمانیشەوە ڕزقمان نادەی لە زەویەوە ڕزقمان بدە. الله سبحان الله بارانیش باری و چاڵەکەش کانیاوێکی تیا هەڵتەقی. تەسەور کە ئینسانی موسڵمان کە پشت بە ڕەب العالەمین ئەبەستێ لە کار و کەسابەتیە، تەفەڕغ ئەکا بۆ عەبدایەتی، ئیستیغفاری زۆرک، ئەم بەشە معنەویە جێبەجێ ئەکا، دڵێکی ئارام، سنگێکی ساغ و پاک. معقول نییە تۆ لە بری خەو کاسبیکەی، لە بری عیبادەت هەر کاسبیکەی بە خەیاڵاتێ، هیچیشی بەحیج نەبێ، کورە دەلێگەڕێ هەموو شتێ لە شوێنی خۆیان دابنێ، یاساکانی ژیان وەکو خۆی با بڕوا، اینجا ڕەب العالەمین بەرەکەت بەسەرتە ئەبارێن. سیلەی ڕەحم زۆر گەورەیە، کە زانیت ڕزقت سوارە، بڕۆ بگەڕێ بزانە چی خزمت هەیە، بڕۆ سەردانیان ئاموشویان کە. یەکێک لەو شتانەی دەرگاکانی ڕزق ئەکاتەوە بریتێ لە سیلەی ڕەحم،
ئەفەرمێ کێ ئەوێ ڕزقی گەورە ببێ و زیاد بێ فەلیەصل ڕەحیمەهو با بچێ ڕەحمی خۆی بەسەر کاتەوە کێ تۆرانوتە کێ نەچووی بۆ لای بچۆ سەردانی کە ئاموشۆی کە دیارێکی بچووکی بۆ بەرە دڵی خۆشکە لەوێ ڕەب العالەمین دەرگای ڕزقی لێ ئەکاتەوە دوو هەنگاو هەن لە ژیانە دوو هەنگاو زۆر گەورەیە هەنگاوی یەکەم هاتن بۆ فەرزەکانە بەدەم فەرزەوە چوون هیچ عیبادەتە ناگا بەو هەنگاوە لە دوای ئەو هەنگاوە عولەما فەرمون هەنگاوی دووهەم مالیکی کوڕی دینارە فەرمێ ئەفەرمێن بریتێ لەو هەنگاوە ئەینێ بۆ لای خزمێک و بۆ لای سیلێ ڕەحمەکە جێبەجێکەی براتە خوشکتە خوشکەزاتە پورتە کەسێکی دوورتە بەحاڵ بە تۆ ئەگا لە نەسەبە بڕۆ ئاموشۆی کە دەرگاکانی خەیر لە خۆت بکەرەوە هاوکاریکردنی هەژارەکان و خزمەتکردنی هەژارەکان لە ماڵەکانە دەرگای ڕزق لەوێوەیە مناڵەکەت نەخۆشە خێزانە نەخۆشەکەوێ مەشاکل لە ماڵەکەتا دروسە بێ ئەوە دەواازەیەکی خەیرە بۆ تو ماندوو مەمە پێی بەهێز بە لەگەڵیە پیرێ لە ماڵەکەت هەیە هەموو ڕێزێکی لێ بگرە تەسەوور کە جاری وهەیە ئینسان کەسێکی لەگەڵایە کەسەکە باش کاسبی ناکە لەگەڵیە عادز مەبە هەندێکمان ڕزقمان لەسەر هەندێکی ترمانایە ابن خەلدون فەرمێ ئینسانەکان هەموو خۆی گەورە تەوزیعاتی کردو بەسەریانە هەندێکیان ئەژێنن دوکانێک دائنێ شاگردێکی تەمەڵە هەیە هەوڵدە فێری کە دەری مەکە لەوە چە ڕزقی تۆ بەهۆی شاگردە تەمەڵەکەتەوە ئەو کەسە لاوازەی کە لەگەڵ تایە خوا لێەوە دەروازە لێ ئەکات کەسی ئیماندارە بێ زۆر ئاگای لە زەعیفەکان بێ لاوازەکان بێ جاری وا هەیە بەهۆی لاوازێکەوە دەرگایەکی زۆر گەورەت لێ ئەکرێتەوە دوو برا هەبوون لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێکیان کار و کەسابەتی ئەکرد یەکیان دەنگەدەنگ کاسبی کرد و دەنگەدەنگەش بۆ مزگەوت ئەو کەسێک کە زۆر محتەرف بوو ئیشی زۆر باشە کرد و تون و تۆڵ و ئازا هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شکاتی ئەوی تری کرد تی وەڵڵی ئەو من ئاوا کار و خۆممان و ئەکەم کورە باخمان هەیە ئەو هەموو خورمایەمان هەیە ئیشەکەم یەم ئاوی ئەدەم و خەریکم طبعا ئاودانی داری خورما زۆر ناڕەحەتە بە ئەندازی 2 متر لایەنی کەمە بێت تۆ چاڵە کردبێ اینجا ئاوی خواردەوە ئەگەر ئەو لەسەرەوە بکە هیچ نیە ئیسفادەی نییە ئەویش زۆر مانووە بوو فەقیرە وتی زۆر هیلاکم بەمە ئەویش هیچ هاوکارێکی وەهام ناکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زەردەخەنەیەکی بەرامبەر کرد فەرمووی لعلك ترزق به کەس نازانێ ئەم دارە بەچی بەرئەگرێ لەوە ئەچێ بەهۆی ئەم داماوە کە چاڵێکی پێڵ ناکرێ خوا بەهۆی ئەوە ڕزقی تۆ بدە بۆیە زۆر ئەبێ ئاگەر لە فەقیرەکان بێ بابەتێکی معنەویە لە تۆیە کە دەرگاکانی ڕزقی بۆ ئەکات بۆیە عەزیزەکەم کاتێک کە ڕزق سوارە کۆمەڵێک کلیلی معنەوی لەبەردەستایە جارێک لە مادیەکانت تۆکمەکە نەڵێ وەڵا کاکە من ئەستەغفیرڵڵای زۆرەکەم و دانیشم لە ماڵەوە نە ئەمە فکری ئیسلامی نییە تۆ باشترین کەسی لە بازاڕە لە دائیرە لە کارتە هەر کارێکە هەیە بازرگانیەکەی سناعەتەکەی زراعەتەکەی باشترین کار جێبەجێەکەی تۆ سەلیقەدارترین کەسی موسڵمان چۆن لە نوێژە جوان سەلیقەت هەیە بەخوا بێ لە بازاڕەوە سەلیقەت هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم لایەنە معنەویانە فەرامۆژ مەکە ئەمە صفاتی معنەوی تۆن بەرەکەتی زمانی پێغەمبەرن صلی الله عليه و آله وسلم بۆ ئێمە کە ئەبنە سەرەتایەکی خێر و دەروازەیەکی خێر رب العالمین دەر و ڕەحمەت و بەزەی خۆی لە بازاڕ و لە کار و کەسابەتمانە بۆ دروست ئەکەن خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە سەرفرازی دنیا و ئاخرەتمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهی زۆرمان بەرز کردوێتەوە بەخوا پەروەردگارە ئێمە عینادی ناکەین لەگەڵ تۆیە یا ئیلاهی بەخوا شەهوەت زاڵە بێ بەسەرمانە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت عەفومان کە خوایە داوات لێ ئەکەین عەفومان کە یا ئیلاهی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە خوایە مسلمانان هەر زمان و ڕەنگێکیان هەیە یا ئیلاهی لە هەر زەمن و مێژوویەکا بوون لە گوناهی هەر هەمویان ببورە سەریان بەرزکە لە حوزوری خۆتە یا رب العالمین خوای ئێمە حاجەی دنیامان زۆرە یا ئیلاهی حاجەکانمان ئەوەندە زۆرە حتا جاری وهەیە خەیاڵی خۆمان دەرەقەتیان نایە یا ئیلاهی هەموو پێویستەکانی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە تۆ عالمی بە دڵی ئێمە عالمی بە حاجەی ئێمە یا ئیلاهی ئەوەی چاکە بۆ دینمان بۆ دنیامان پێمان عەتاکە بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە ڕزقی حەڵاڵمان زیادکە کانیاومان پڕ ئاوکە یا ئیلاهی بارانی بە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا رب العالمین خوای گیان کانیاومان هەڵقوڵاوکە یا ئیلاهی زەرعەتەکانمان پڕ بەرەکەتکە مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەتکە بازرگانی و سناعەتمان یا ئیلاهی پڕ بەرەکەتکە داوات لێ ئەکەین یا ڕەبی
ئەم موسڵمانانە هاتوونێتە ئەم ماڵەی تۆ ئیلاهی تۆ خۆت شاهیدی ئەمانە دەستی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ لای تۆ نەبێ تۆ خۆت شاهیدی خوایە ئەمانە ڕکوع نابن لە بەردەم هیچ شتێکە لە بەردەم تۆیان نەبێ سەری بەرزیان نەوی ناکەن یا ئیلاهی تەنها لە سوجدا و لە حضوری تۆیان نەبێ دەیا ئیلاهی دوعاکەیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام مسلمان دلي بازارنا خاسترين كسو أزاترين كس فرين ما أنا ما كتماشى كرمي رسخ ما كما بازارن أشم جا رو مادي ودنيا يكو فرتوك مبيم بزانا أجلي كردين تنشنينني ترتيب ونظام الهن بي جايشانا رسخني أبونا نجلك شبرزين والترتيب كره زوان وبزانا تشينا زوان وبازارين رنقا رفيقي وبالطانا تشوف فرورش وتو كمتر تو زواني والشيرين والنية عشان تمرين كري سر زواني بزاني بازارنا تشني تشي وكاورش بصدق وبرازقوي رنقا تشي وكل جوان ريكينا واستيبا ريكي شاوزة جوان ياكي شافار فروكاتي يا قفارين ابو بركته ما يرزقي جاري شانان كسي مسلمان انشا قرت كرو بازار جوان ترين هرمان والبجارو محاولة كرو وش ترتيب كردان زواني شيرين قردوا لا انا كاش فرا مرتبة تماشا كرو هالرزق جنيا لانه ومعنويها الانسان مسلمان اشم برشا كرو استغفر الله فريك استغفر الله رب العالمين فرفر كرو داو عفو جوانا كرو رنقا غلطي وجبو پشتیش بنا بسو تقواش بونا بلو سردان وقوم كاش كرو توكلش بخواي جل جلاله فرفر بو انجا فرفر تني ضعيف ولا وزكابو دائما كسي وضعيف انا دكانتنا انا يانتنا فرر رزج غيره جاي شانن خواي غورا رزق توبه اليوم مونا شني اني شاچه يوتشان وش فرخرابا ارونا طبعا منطقه هورمان واما قد نبي نما بياني خلق بوسو يعني ينجى صفات فرخرابا كروش كردنا بازاري برواكري جاي شان تماشى بعض بازار كري هل عجاب ما شني خوي رسخ مامو يعني سعد ده بازار كرو سعد يانزوني موزو شراو دماي دماوني مرج موسو نمي دماو عسيمي كشي كرو شو والله ورقانا وزو شراو مثلا بتماو تشيشيا شني رزقش دريو بيغمر خوي صلى الله عليه وسلم فرماو اللهم بارك ان الدعاء ستو رنقا رزق النبو ما ماشي ما وصل دعاء وخير بكره ان بيغمر خوي صلى الله عليه وسلم دعاش كردنا فرماو اللهم بارك لامتي في بكورها خوي جان بركه دوز كسابته اي امتي بربياني زول ودم هرمانته رنقا خللكتو ينبو كشوينا إسراحات مكري موسي روشنا دير ملي تسرو كسابتي تو رزقي سوارة باين الزور بدا شوينا زوبوسا اي وسائل الكترونيه واروح حجنيا غير ملو بخاطر شني كورونا اما حتى شي بمردناش روي كات زانا اين حج جنمن انا هن خدمتي واش بنا كره فيسبوك وانشون خير الدعاء وخير اياتي وحديثي واش انا بلاو كرو ابي تر حجنيا الرسم جيرته ويتو اعلام بلاو كردي اخبارات وشو انا هيج درود لسو زمانين زوبوسه مسلمانانا برنامج هنتو توي مسلمان يعني حكي خلقته برراوه قلت اشم صاحب وياسا وجيان ويلبي برنامج بيو بنير زوبوسه زور بزه لو دمو كارو كسابتي تو يو تري شاخه الله كفر مهمه مسائل زواجي فر بركتي قورن بين رزق جاري كان هن كسيوا رزقك جمردان كاتك جني مارونو افرتي والضعيفه ميانكش رب العالمين بهو انا بريء وخيري فرق قورش وانا كرو رب العالمين القرآن فرماه وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم طبعا وأنكحوا خطابك بيبيان بيتاتيان ما شو فرماه كناتشكاتا ديدي شو كركا عين جني شابي باردي خطابك اتجاه بيكي بي ولي أمري غير إنه أجر زمن عبد جاري بي واجب سر عبدك جاريك آية دي بشو جنيس بي آي باري يعني سيما فروكاتي باسو عبد جاري كرا إسلام قرياسان نريانره
قر قوانين جورين كسي وإنا يا نكوتونا قابلة بقوانين وبياسابو يوتشاتشوا حتى أجر عبدك دو جنش جرك واجب أسر دو جنش بباي شريعة فرماو آياتك كوتايكيش ما ترزدي إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله أجر آمي فقير بيو زانا حد شانية ما ترسى شانية باجاني بارا شكا خواي قورا ويش دولة من شاكرو والله واسع عليم خواي قورا ويش عليما بنشا فقيرين ويش واسعة هرچی چی و آو وسعت جمع پنه رزق جیون چنشا آو وسعت جمع پنه ورو آنی امی مسلمان که بازارنا اشم یکمی بمجرد الدنیایو نازی دیناری گنو دسو کافری اشم تو معامله کری جنگ کری سر زری اینه هرمانتونه بلام ویچل یک لایی کردن و پی دینداری خواناسی تو اقل جد دینداری تا بشو دینداری ما بدنیال شریعتش نواتنج بس بود دینداری کرد و دنیا داری واسطه بارو دش دسو کافره اشم تو آزاترینی بازارنا بلام ایلان معنویات اقل تنجبو دائما هوش تنبا خريك شابه لعل رب العالمين رزقي وجوراه برا أمته بيغمر خوي صلى الله عليه وآله وسلم شني زمين شندين مش أسمانا بوما كارو كسابتنا بوما إي أمته إنا سرو زر وسرو خزينيو خوي جوري مجبور بجاردين مسرو خزينيو أرونا كافر خزينة كي برونا واسمه بحالي مننمي أشم كارو كسابته بازاري ما فرور يا نبو ما بو خلقي مسلمان حيث جنبو داماغو هرب سربو أشم فرق زينا هرمانا كرو قردو يا سيكان نظام اقتصادي بكار برشة برزبو بازارنا جنكرة شكا بازار براسي بريتياج جنگي واقتصادي قوره أشم توي جيوبي چانيشا هرمانا كر بقولاني نمازو دائما ويرنا بهرمانا كر قوره تركر لفخانه والله نوير كرو ويز لفخانه مشغل أشم فرق قورة الهرمانة كرو مسلمان أشم اقتصادنا فرزي رقبو شاني أنا كان إبشم معنوية بشو خواي جل جلاله بي يا أسبابي رزقي معنوي أشم جيرو داز حتى رب العالمين دارو خير جوانا كرو خواي جان دوا وانا كرمي كلمات ما كان قبولي كرا جاقونا هكاما وجبو سربرزي وردم الديوان ويتما كرا وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.